بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامە بین باس لە چەمکێکی گرنگەکەین کە ئێستا بیخینە نێو فەیسبووک و بڵین دیموکراسی چییە؟ ڕەنگە جۆرها کۆمنتی نشیا و نادروست و نازانستیمان گوێ لێ بێت کە لێرە و لەوێ زۆر جار دیموکراسیە بەسترێتەوە بە کۆمەڵێک بابەت کە لە بەها گشتیەکانی کۆمەڵایەتی بوون و فەرمانڕەواییکردن و وارووا یەکسانی مافی تاکەکان و کۆمەڵێک بابەتی تر کە خۆیان دەبینێتەوە دیموکراسی لەمانەیە بەدەڕەبێت. کاک بەدران محەدین کە بڕێزان هەم چاودێری سیاسین و هەم ڕۆژنامەنووسێکی چالاکن لاولێرۆ لەگەڵمانە بێ باسی کێم چەمکاکەین بەڕاستی دیموکراسی چییە؟ شێوازەکانی دیموکراسی چین؟ بنەماکانی دیموکراسی چییە؟ بەراوردی ئێمە بە وڵاتان زۆر جار ڕەنگە پێتان سیر بێت بڵین دیموکراسی لە وڵاتی خۆمە بەراورد بە هەندێک وڵاتی زۆر پێشکەوتوو ئێمە زۆر لە پێشترین ڕەنگە بەلاتانەوە سیر بە بەڵام بەلاتانەوە سیر نەبێ وەڵامەکی لای کاک بەدران دواتر وەرەگرین. من دڵنیاشمەوی شاوڕای لەسەرم بابەتە. کاک بەدران بەیانیت باش سڵاو لێبێت. سڵاو لێبێ کاک بەدران. چەمکەکە کۆنە یۆنانەکان زۆر بەکاریان هێناوە و پێمە بێت لەوانیشەوە وشەکە هاتووە هەر بۆی کە ئەوەی کە پێناسەی دیموکراسی نازانێت دیموکراسی چییە؟ پێناسی چی بکەین اینجا بچینە ناو بابەتەکەەوە. سڵاوتان لێبێ کاگادی مامۆستالانە ڕۆژتان باش، ڕۆژی بینەرانی کورسات باش. لە ڕاستی ئەگەر بگەڕێنەوە سەر مێژووی چەمکەکە دەگەڕێتەوە بۆ یۆنانی کۆن وەکو خۆت ئاماژت پێکرد. دواترەوە قۆناغ بە قۆناغ لە یۆنانەوە گۆڕانکاری بەسەردا هاتووەوە بۆ نمونە لە سەدەی 1970 لە دوای شۆڕشی فەڕەنسی لە حەفسەتەکان و لە دوای شۆڕشی ئەمریکی لە هەمان ساڵ دەتوانین بڵێن دیموکراسی بوو بە چەمکێک یان بوو بە چەمکێکی زانستی وڵاتان وەکو سیستەمی سیاسی کاریان لەسەر کردووە. دیموکراسی پێناسەی زۆرە بەڵام لە سادەترین پێناسەیان لە کورتنی پێناسە کە حکمی گەل بۆ گەل لەبەر وشەی دیموکراسی دووشێ دیمۆکراسی گەل و دەسەڵاتگەڵ و دەسەڵات یان هەڵبژاردننی دەسەڵات لەلایەن گەلەوە کامە بەپێی مێژویان بەپێی سەردەم بەپێی ئەو گۆڕانکاریە نوێی کە لە جیهانی وڵاتان کە بە مۆدرن و پۆستمۆدرنەوە هاتۆتە پێش گۆڕانکاری تێدا کراوە. بەسەر سێ قۆناغ دەتوانین بڵین دابەش کراوە کە وڵاتانی پێشکەوتوو وڵاتانی تازە پێگەیشتوو و وڵاتانی جیهانی سێم کە ڕەنگێک ئەمەش تیۆریتی یان فکرێتی جیاوازی لەسەر لەسەر بابەتە کە وڵاتانی جیهانی سێم هەندێک پێڵێن وڵاتانی دواکەوتوو یان وڵاتانی هەتا بڵێ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەشێک لە وڵاتانی ئەفریقیا. خۆشمان پێما بێکەوەینە جیهانی سێمەکەەوە وانێ کاک بەدران؟ ئەزانی مامۆساری ئێمە وەکو نەتەوە جیاوازترین لە جیهانی سێم لەبەرەوەی کورد بەوەی کە لە دوای سایکزبی کۆ دابش بووە و دیموکراسی لەو کاتەوە لە سەرەتای نۆسەتەکانەوە گەشەی کردووە ڕۆژەی کورد زیاتر دەکەوێتە باکوور ئەوە نزیکترین لە ئەوروپیەکان و مێژوەکەی خۆشمان کە 500 ساڵەمە وەر و هەم ناوچەی نووسینە ناوچەی خوێندنەوەیە ناوچەی فکر و ناوچەی بیرکاریە ناوچەی تعدیلکردنی یاساکانە ئێمە زیاتر لە وڵاتانی تازە پێگەیشت و نزیکی نەک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە وڵاتانی ئەفریقیەکان. باشە کاک بەدران بۆچی نەتەوەی گرتوەکان بیری لەوە کردوەوە 15 ئەیلولی هەموو ساڵێک دابنێت بە تەنها ڕۆژێک دابنێت بۆ ڕۆژی دیموکراسی ئامانج لە دیاریکردنی ڕۆژێک بۆم بابەتە چییە؟ مامۆسەلانە لە ڕاستی هیچ ڕوونکردنەوەیکی دقیق لە ئەنجومەنی گشتنەوەی گرتوەکان بۆ 15 ئەیلول نییە لە سەر دیاریکردنی ڕۆژی دیموکراسی بەڵام لە ساڵی 2007 کاتێک ئەو بڕیارە درا هەموو بۆچوونەکان بۆ ئەگەڕێتەوە کە لە ساڵی 2001 ڕووداوێکی زۆر کارساتی زۆر گەورەی لە ئەمریکا ڕوویدا ڕووداوەکە شکاوە لەسەر وڵاتانی دەتوانین بڵێن وڵاتانی پێش وڵاتانی ئیسلامی کە چوارچێوەی تیرۆر دوای چەند ساڵێک ئەو بابەتە لە ڕۆژێکی فەرمی لە 15 ئەیلولی 2007 وەک ڕۆژی دیموکراسی دیاریکرا خۆیان ڕووکردنەوە دەن بۆ بابەتاڵێن ئەمانەوێ بە هەموو نەتەوەکان بڵێن دیموکراسی تەنیا بۆ دەسەڵات نییە دیموکراسی کۆمەڵێک بابەت لە خۆیەگرێتەوە وەکو ئازادی تاک وەکو سەروەری یاسابوون وەکو هاوڵاتی بوون وەکو دادپەروەری وەکو ئیجتیماعی کۆمەڵایەتی ناساندنی ئەو ڕۆژەش بۆ ئەو وڵاتانەیە کە پێشەنگ بن بۆ ئەوی کە دەسەڵاتە دیکتاتۆرەکان خۆیان نەچەسپێنن و میلەتەکان زیاتر وشیار بن بۆ ئەوی کە
ئەرچی دەسەڵات چییە و ئەرچی هاوڵاتی بەرامبەر دەسەڵات چییە. باشە کەواتە مامۆستا بەدران باسێکیەوەمان بۆ بکە ئێستا زانیمان دیموکراسی واتە دەستی باڵا ئەبێ دەسەڵاتی باڵا بێ بە دەستگەلەوە بێت کەواتە ئەو تایبەتمەندیانە چیە کابێت لە سیستمی دیموکراسیا بوونی هەبێت. ئەزانی مامۆستالانە لە وڵاتان دابش کراون بەسەر دوو بەرەی تۆپ دیموکراسی بەرەی تەواو دش دیموکراسی بۆ نمونە بەرەی تۆپ دیموکراسی وەکو وڵاتانی دانیمارێک وڵات سوید و ئەڵمانیا و نەرویج و فینلەندا و ئۆرۆگوا و کەنەدا وڵاتانی دش بە دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر زەقەبنیان بەشێک لە ئاسیا وەکو کۆریای باکوور وەکو ئێران وەکو سووریا وەکو سعودیا بەشێک لە وڵاتانی عەرەبی وەکو یەمەن ئەمانە یعنی تەقسیمێک کراوە بۆ دوو باش کە بتوانم دێن بە دەرەجەیەک هاوڵاتی بوونی نەتەوەکان لەکوێی دەسەڵاتە کۆمەڵێک بنەمایان بۆ داناوە وەکو پای سەرەکی وەکو مەسەلەن هەڵبژاردن قبولکردنی ئەنجامی هەڵبژاردن وەکو سەروەری یاسابوون لە هاوڵاتیەوە بۆ تۆپ سەرۆک وەزیرانیان سەرۆک کۆماری ئەو وڵاتە وەکو بڕوابوون بە فرەچەشنی سیاسی بڕوابوون بە ئازادی ڕادەربڕینی تاک و گشتی ڕێزگرتن لە نەتەوە جیاوازەکان ڕێزگرتن لە ئاینە جیاوازەکان هێنانە پێشی کەمەنەتەوەکان و پێناسەیەکی دقیقتر لە دوای 2007ەوە کراوە یعنی ڕێک ئەرێ بنەمای یان خاڵی هەنگاوی سەرەکی دیموکراسی بوون ئەوێ تۆ پێویستە قسە بکەیت تۆ پێویستە پرسیار بکەیت تۆ ئەگەر لەم دوو خاڵەوە دەستت پێکرد ئەتوانی ینی هاوڵاتی بوون کاتێک لەم دوو خاڵەوە وجودی خۆی پیشاندا حتا حدێک ئەگەر دەسەڵاتەکە 100% دیموکراسی نەبێ ئەتوانی تا حدێک بڵێ دیموکراسیە لەبەوەی ئێمە ئەو دوو وڵاتانەی کە ئەو دوو وڵاتانەی باسمان کرد ئەوانەی تۆپ دیموکراسین و ئەوانە دژی دیموکراسین یعنی نمونە ئەوانەی کە دژی دیموکراسی بۆ نمونە لە سعودیا هیچ هەڵبژاردنێک وجودی نییە لە سعودیا ئازادی تاک لە خوار سفرەوەیە لە ئێران لە سێدارەگەژن بەشداریکایە سیاسیەکان و بابەتە کانی دنیای بڕیاردانی شەکا لە سعودیا بەڕاستی کاک بەدران جۆت لێم بوو کاک بەدران کاک بەدران جۆت لێمە ئێستا دەنگمان نەگاتە لای جەنابەت کاک بەدران زۆر بە جوانی باسی هەندێک لەو وڵاتانەی کردکە وڵاتانی بەسەر سێ بەرێ ئەوانی کە لەگەڵ دیموکراسینەوانی کە دش بە دیموکراسینەوانەشی کە خۆ ناوی خۆیان ناوە دیموکراسی بەڵام دیموکراسینین ئەوانە هەمووی ئەو سێ قۆناغی دیموکراسین کە لە دنیادا باز دەکرێت اینجاگە کاک بەدران گوێت لێمە ئێستا دەنگمان نەگاتەوە لات دەنگ زۆر باشە کاک بەدران نمونەی هەندێک وڵاتت هێنایەوە بۆچی هەندێک جار لە دوای سەدەی هەژدەوە بێگومانم چەمکە زیاتر برەوی پێدرا و وڵاتان ئیترۆک و چەمکێکی گشتگیر تەماشایان کرد تەواو گەل لە بڕیاردانە ئەوە نەمایتر سیستەمی چوزانم دیکتاتۆری و نەوە لە دوایینەوە ئەبێ لە دەسەڵاتدا بمێنەوە وایەن کرد کە گەل بڕیار بدا و پرۆسەکە ناونجا پرۆسی دیموکراسی قسەیەکی جوانە کەوتر خەڵک قسە بکە بدوێ و بڕیار بدا واتە خەڵک بۆ خۆی ئەمە چەمکی دیموکراسی باشە ئێستا ڕەنگە هەندێک گەنج جۆمان لێ بگرن هەندێک کەس جۆمان لێ بگرن بڵێ ئەمانە باسی دیموکراسیەکەی کوردستان لەکوێی دیموکراسیەتدایە هەر بەڕاستی ئێمە لە ساڵی 1992 ئەگەر هەڵە نەبم یەکەم هەڵبژاردی پەرلەمانی کوردستان ئەنجام درا باشە هەتا ئێستا لە پەرلەمان خەڵکە چێ بە ئازادانە دەنگی خۆیدات بە ئازادانە بیرڕای خۆی ئەڵێت ڕۆژنامەی ئازادەیە میدیای ئازادەیە ئەمانە هەمووی ناچنە نێو چوارچەوەکان و پرەنسیپەکانی دیموکراسیەوە کوردستان بەراورد بە وڵاتان چۆنە لە ڕوانگی دیموکراسیەوە ئەزانی مامۆستا من ڕێک لەسەر بنەمای توێژینەوە و چاودێریکردنی وەرد بابەتی دیموکراسی باسەکەم ڕەنگە هەمیشە لە کوردستان ئەوە باوە تۆ ئەبێت دژبی ئەمە شتێکە بڕاوەتەوە ئەمەش مناڵی ئەو شەقامەوە وڵاتین آخر دژبوونی ژەبێ بنەمای هەبێ وانە تۆ هەرێک بێ بنەمای ئێستا خەڵکی کێ لە دوو لە ڕووی بینەرانمان پەرژینێک بێ لە ڕووی جەنابەت و بینەرانمانان کوێرانە پەناباتە بەر هەموو قسەیەک ئەڵێ ینی بە ناوی دیموکراسیەوە
وای لاتۆ جنێوەیە ئەمە ئێمە ئێستا لە بەرنمەیەکە لە سوۆشال میدیا دابنرێ ڕەنگە بەبی ئەوەی بزانێت بنەماکان چێمەدانشی بنەماکان ڕێکەوە هەر جنێوەیە جنێودانە چێتە چوارچەوەی دموکراسی ئەزانی کاگاری ئێمن کێشەم لەگەر عامەکەن ئێمەش مناڵی ئەو شارە و شقامە سەحافیم ڕۆژانە لە ناو خەڵکم من کێشەم زیاتر لەگەر خوێندەوار و دەستبژێرەکە نخبەکە هەیە کە بەبێ بنەما قبوڵی نییە بەبێ ئامار بەبێ توێژینەوە قسەکایتی قبول نییە باشە من دنیایەک سەرنج و تێبینەوە لەسەر سەڵاتی کوردی هەیە من هەمیشە خۆم بەبەرەی خەڵک زانیوە لەو بابەتە بەڵام ئەگەر بین کوردستان بەراورد بکەین سەرکەدا مثلەن سوید وڵاتێکە لە لووتکەی دیموکراسیە کوردێک ئەکاتە وەزیرێک پاکستانێک کەتە وەزیرێک لە کوردستان حکومەتمانەیە مەسیحیەک وەزیرە تورکمانێک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە تورکمانێک وەزیرە باشە ئەمە ڕێزگرتن لە کەمەنەتەوەکانە لە بەریتانیا پاکستانێک ئەبێتە وەزیر لە کوردستان ئاشوورێک ئەبێتە وەزیر ئەمە بنەماکانی دیموکراسیە لە سوید و لە فینلەندا و لە دانیمارک دەنگدان نەکرێت لە کوردستان دەنگدان نەکرێت لە سوید و لە فینلەندا و لە دانیمارک و لە کەنەدا ئۆپۆزیسیۆنی تونتێ لێرە ئۆپۆزیسیۆنەکەیە یەخەی دەسەڵات دێنێتە خوارەوە لە پەرلەمانی نەرویج ئەبێتە شەڕەدەبە لە پەرلەمانی کوردستان ئەبێتە شەڕەدەبە لە پەرلەمانی دانیمارک باشترین لە زۆر وڵات کاک بەدران باشترین لە زۆر وڵات ئەکرێ بڵین باشترین لە زۆر وڵات لە ڕووی ئەزانی کاگاری من کاگاری ڕات ئەکێشم بۆ یەک نمونەی زۆر بچووک ساڵی 2020 هاوڵاتێکی ڕۆژهەڵات کوردێکی ڕۆژهەڵات لە سنووری پێنجوێن تووشی کێشەیەک بوو کێشەکەی تەواو یاسایی بوو من یعنی یەکێک لەو کەسانە بووم کە بە دوای کێشەکەەوە بووم تەواو یاسایی بوو کەمە پێمە وایە یاسا سەروەرە ئەبێ بگەڕێتەوە ئەو شوێنەی خۆشی لە بۆی سنوورە ئەبێ بگەڕێتەوە ناو سنوورەکە گیراوە تەسمیری ئێران کراوە بڕوا بکە ماوەی حەف ڕۆژ بە دە ڕۆژ هەرچی نووسەر و چاودێر و نوخبەی کوردی هەیە ئەم دەسەڵاتەی پارێزگای سلێمانیت وێران کرد بە ڕەخنە و بە قسە و بە تەشیر و بە تەخوین باشە لە کاتێکە چاوەڕێیان نەکرد ئەنجامەکە ڕوون بێتەوە هۆکارەکەی چ کاتێک هۆکارەکە ڕوون بووە ئەوە مە قسەیانکەی داوای لێبوردنیشی نەکرد و کەسش نەژیرا کەسش سزن نەکرا کەسش دیۆر نەکرا من سیرکە لە ساڵی ڕابردوو فینلەندا و سوێد دوو وڵاتی تۆپ دیموکراسین بەس بۆ ئەوی ببن لە ئەندام لە ناتۆ بۆ ئەوی ببن بە ئەندام لە ناتۆ دوور بن لە هێرشی رووسیا چەندین چالاکوانی سیاسی کوردی ڕادستی تورکیا کردەوە یعنی کۆمەلگەی سویدی بەس ڕێژەی 1970 زیاتر ئاگەی لەو بابەتە هەر نەبوو دەی شتێکی وا لە کوردستان ڕوو بدە دەسەڵاتی دۆهۆک دەسەڵاتی هەولێر دەسەڵاتی سلێمانی و هەڵەبجا کوردێکی سیاسی یعنی ئەوەی من باسەکەم 2010 هاوڵاتیی ئاسایی بوو کوردێکی سیاسی تەسمیلی ئێران بکرێتەوە تەسمیلی ڕژێمی تورکیا بکرێتەوە تەسمیلی ڕژێمی سووریا بکرێتەوە ئێخۆ هاوار بە ماڵی بڕوا بکەن 24 ساعت خۆی ناگرێن دەسەڵاتە یعنی کۆمەلگەی کوردی بۆ ئەو بابەتە زۆر وشیارە بەڵام ئێمە ینی وشابوونی کۆمەلگەی کوردی بەرامبەر دیموکراسی لای من تۆپە بەڵام نازانێ ئەوە دیموکراسیە باش نازانێت قساکە بڕۆ تۆ ینی تۆ مایکی کورسات ببە ناو بازاری سلێمانی بە بازاری هەولێر و دۆک و هەڵەبجا ڕایگیرە بۆ هەر کەسێک بۆ کرێکارێک بۆ بەقاڵێک بۆ دوکاندارێک بۆ مامۆستایەک بۆ فەرمانبەرێک بۆ هێزێکی ئەمنی برێ قسە بکە لەسەر ڕەوشی سیاسیت قسە بکە لەسەر حکومەت پێکێنانت قسە بکە لەسەر موچە نەهاتنت قسە بکە لەسەر خەدەماتت بزانێت بە چەندەوە قسەت بووەکە بە چەندەوە ڕەخنەوە حکومەت ئاگرێ چەند نمونەی مێژووی بۆ باسەکات چەند ساڵ ئێستا وایان کرد ئێستا وان نەبوو وعدیاندا یعنی ڕابردووشی لەبیر نەچووە یعنی کۆمەلگەی کوردی بە پێی هەموو بنەما سەرچەکانی دیموکراسی بە پێی مێژووی دیموکراسی یعنی وشیارترە لە کۆمەلگەی سویدی وشیارتر لە کۆمەلگەی دانیمارچی لە کۆمەلگەی کەنەدی یعنی تەماشای من نمونەشتر باسەکەم گاگاری کەنەدا یەک لە وڵاتانەیە تۆپ دیموکراسیە یعنی ڕۆژانە خەڵک دێتە شەقام داوای گۆڕین دەسەڵاتەکە کە لە بەوەی پارە ئەنێرێ بۆ ئوکرانیا بۆ شەڕی رووسیا لە کاتێک باز زۆر بۆ ئیش کەم بووە باشە ئێخۆ حکومەتی ما ئەگەر بێت و پارەی چوار موشک بۆ ئوکرانیا بنێرێ خۆم حکومەتە 24 ساعت ئەڕوخێ ینی وشیاربوونی تاچی کوردی زۆر تۆپە بەڵام بەداخەوە من هەموو قسەی گەگەم گاگاری کۆمەڵێک کەس بە ناوی سیاسیان کۆمەڵێک من پێیان دوکانی سیاسیان ئۆپۆسیۆ بە ناوی ئۆپۆسیۆن دوکانی سیاسە دێ کۆمەلگا ڕژبینەکە دێ هەمووی زەغوی سفرەکە دێ یعنی ئێمە ئەتوانین بڵین لە سیستەمی سیاسی لە دەرەوەی دەسەڵات پێشنگ ئەو کۆمەلگای پێشەنجی نیە ئەگەنا وشیارترین و وریاترین کۆمەلگەی بەرامبەر دیموکراسی بەرامبەر دەسەڵاتی حکومڕان
زۆر باشە کاتە کاک بەدران لە سیستمی دیموکراسیە بوونی دەستور چەندە گرنگە بۆ پێی دەستورە زانین دەسەڵاتی یاخود باڵای دەوڵەتە هەم یاسا مەدەنیەکان هەم سیاسەکانیش لە خۆگرێت لە سیستمێکی دیموکراسیە بوونی دەستور چەندە گرنگە لە نێوەندەیە مامۆسالانە دەستور لە هەموو سیستەمێکی سیاسی هەر وڵاتێکەکە هەرێمێک لوتکەی هەموو یاساکانە هەموو یاساکان لە دەستورەوە بۆ خوارەوە دێ یعنی ئەتوانین بڵێن یەکەم بناغەی یاسادانان و حکومڕان و ئیجبارکردنی دەسەڵاتی جێبەجێکا بەرامبەر بە یاسا هەبوونی دەستورە بەداخەوە هەرێمی کوردستان لە نزیکی بۆ 30 ساڵ زیاترە کە ئەم ئەو فەراغەی هەیە و ڕەنگە بەرامبەر بە هاوڵاتێکی ئەمریکی کە ئەگەر ئەمریکا دەستوری نەبایە ئەوەندەی تاچی کورد و نخبەی کوردی ڕخنەی دەسەڵاتی کوردی گرتێرەوەی کە دەستوری نیە بڕوام وایە هاوڵاتێکی ئەمریکی ئەوەندە ڕخنەی نەگرتبایە و بە بەردەوامیش ئێستا ڕخنە ئەگیرێ و من یەکم خۆم لەوانە کە هەمیشە قسەم لەسەرەوە کردەوە من ئاگاداری وردەکاریم لەبەرەوەی لە ڕابردوو لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان کاری باشی بۆ کراوە کۆمەڵێک ینی بەرەو پێشتونی زۆر هەیە کۆمەڵێک ناتەبایی و ینی دژبەیەک بوونەک لە هەندە بابەتەوەش لە هەموو وڵاتێک هەیە بەڵام نەبوونی دەستور و فەراغێکی زۆر گەورەی یاسایە ئێمە ئێستا ئەگەر کێشەیەکمان هەیە زۆر داگەڕین و بۆ یاسا کۆنەکانی عراقی کە ئێمە لە کاتێک ئێمە هەرێمێکی دامپێدراوین بەپێی دەستوری عراق لە ساڵی 2005 ئێمە فەراغێکی گەورەمان هەیە یەک دەتوانین برێم لە پایەگرنگەکانی دیموکراسیە کە ئێمە دەستورمان دیە لەبەرەوەی کە ئێمە دەستورمان هەبوو سزا و پاداشت لە ناو دەستور دیاریەکرێ جاوەزیر بێیان هاوڵاتێکی ئاسایی بێ بەرامبەر هەر نایاسایەک بۆ گوێگە بێ حکم بکرێت باش کاک ڕامێر کاک بەدران نەکاک کاک بەدران شتێکت باس کرد بەڕاستی پێم خۆشە من زۆری جار بەرنمەکە ئێمە بەرنمەیەکی سیاسی نیە بەرنمەیەکی کۆمەڵاتیە بەڵام ناچاریشین پەنابەرنێبەرەوەی کە پەنجە بخەینە سەر برینەکانیش لە دنیاە ئەڵێ کاتێک ئازادی ڕادەربڕین ئازادی میدیا ئازادی ڕۆژنامەنووس هەبوو ئەو وڵاتە ئەکرێت بەڕاستی وەک وڵاتێکی دیموکراسی سیر بکرێت نەک تەنها بنێچەکانی تر کە بازت کرد ئەوانە ناڵێت بەس بینە سەر بابەتی میدیا شتێکت باس کرد بە ناوی دوکانی سیاسیەوە چکە دەستەواژەی جەنابتەی من نییە لەم دوکانە سیاسیەیە کە هەندێک حزب بەنا ئۆپۆزیسیۆن خۆ بۆ خۆیان ممارەسەی ئازادی ڕادەربڕینەکەن خۆ بۆ خۆیان میدیای ئازادیان هەیە خۆ بۆ خۆیان سربەستن لە هاتو چوون خۆ بۆ خۆیان بە دڵی خۆیان ئەڵێن و چوزانم زۆر جار لە ژێریشەوە ئەمە و پەیجە سێبەرە هانەدەن و پارە ئەخەنەم بەیجە سێبەرانەوە بۆ ئەوەی کللتورێکی جنێ و کاری لە نێو کۆمەلگادە و لێنەوە تۆڕە کۆمەڵاتەکاندا کە بەداخەوە ئێمە سەدان بەرنامەمان لە نێو بەرنامەیە کرد و باواز لەم کللتورە بێنی هەر بەڕاستی ئەمانە بۆ خۆیان سوودیان لە دیموکراسی وەرنەگرتووە کە ئاوا بۆ شێوازە کارەکەن مامۆستاریمێن کە هات بە ناو سکی سەحەفا ڕیشم ناتەوە ئێستا ڕیشم سپێن هەر گەنجی هەموو سیاسیەکانی ئەو وڵاتە بە ڕێژەی 1995 وە خۆیان ناسم حەزەکەم بە زمانێکی سادا وەڵامی ئەو پرسیارە دەمەوە بۆی بینێت بزانێ ئەسڵی بابەتەکە چیە جگە لە هۆرد و پارتی دەسەڵات ئەوەی خوارەوە پێی گوتێت ئۆپۆزیسیۆن دوکانی سیاسی تر گسکا بێتەوە سەبر بڕۆ بەناوەکەی خۆت ڕخنەیەک لە کامە کەسی باڵای هۆرد و حزبی دەسەڵاتە ڕخنەی لێ بگرە یان جوابت ناداتەوە یان ئەگەر بتناسێ بە ڕێگای یەک دەستی دوو دەستێ تەکلیف لێکە کۆمنتەکە بسڕیتەوە یعنی زۆر بە شێوازەشی ئاسایی بە هەمان ئەکاونتی خۆت بە هەمان ئەو ناوەی خۆت لەو فەیسبووکی کە باست کرد کامە سیاسی کامە دوکانی سیاسی زۆر خۆی پێ لیبرالە و خۆی پێ دیموکراسیە و پێی وایە دەسەڵات دیکتاتۆرە ڕخنەیەکی لێ بگرە بزانە بەچەند ئەکاونتی فەیک چەندان تەشیر و تۆمەت و جوێنی زۆر پیست پێدەدا کەواتە قسەکەی من تەواو بووەتە دیارتەوە نییە کاک بەدران من سەرۆکی حزب ئەناسم کاگاری سەرۆکی حزب ئەناسم لەو شارە گوایە ئۆپۆزیسیۆنە یعنی زیاتر لە 15 ساڵ ئەیناسم لە نزیکەوە من بە ئەکاونتی خۆم ڕخنەیەکم لێگرت و بە زمانێکی زۆر سادا بە خۆی ینی کەسی نزیک خۆی بێگوتم ئەو ئەکاونتە فەیکە ئی خۆیەتی بە جوێن بە کەس و کاری من جوابی دایمەوە جا هاوار بە ڕۆژەی ئەوانە بینە دەسەڵات ئەوانە بینە دەسەڵات لەو خەڵکە بکەن ئەوێت لەم دیموکراسیە بکەن من پێم گوتی ئەوانە زانی ئەگەر
پلاستیکێکی ڕەش بێنی لەسەر ناوی دیموکراسی بدەیت لە خوارەوە هەموو شتەکانی بنووسی قسەکردن ڕخنەگرتن ئازادی میدیا ئازادی ڕۆژنامەنووسی چالاکوانی سیاسی خۆپیشاندان چالاکی دژی وڵاتانی تورکیا و ئێران و سووریا کە لەو شارە لە سلێمانی دەوەک ئەکرێ تۆ بەس دیموکراسی بشارەوەی خوارەوەی بێنە ئەرێ بەڵێ شتانە هەمووی هەیە دیموکراسیەکەلا دەڕێ نییە لە بۆی مەفهوم و مانای ئەسڵی دیموکراسی تێنەگەیشتووە یعنی من هەمیشە لەگە ڕەفیقەکانم ئەو کێشەم ڕەفیق ئەوم هەیە ئێمە ئەتوانین کەم زیاد ئێستا ڕەنگە کەمیکردێ من بەدەیان بەرنامەم لە شاشەکەی ئێوە کردووە لە کورسات نیوز دەسەم بابەتە کەمی کردووە بەڵام هەمیشە هەبووە من ئێستا کافەرم من لەو شارە دانیشتوم لەو شارە زۆر جار من خۆم بەدەیان ڕخنەم لێگرتووە کە ئازادی ڕادەبڕین کەمە بەڵام ئێستا تۆ پرسیارێکم لێ بکرد لە چوارچێوەی دوو لە تەشیر و تۆمەت ئەتوانم زۆر بە ڕازگۆی زۆر بە بێریش وەڵامت دەمەوە باشە خەوە بنەمای دیموکراسیە باشە ئەمە بنەمای دیموکراسیە ئەگەر ئێمە بمانێ مەفهومی دیموکراسی شیتەڵکەین و عرابیکەین ئەو بنەمای دیموکراسیە ئەگەر نەشمانەوێت تێبگەین ئەوە شتێکی ترە وجودێنە کاواتە کاک بەدران بە بۆچوونی بەڕێزت هەر وڵاتێک کە گەشە سەندنی دیموکراسی تێیدا بەرپا بوو ئەمە تا چەند ڕێگا خۆشکەرە بوو ئەوەی کە دادپەروەریش لە وڵاتەکە ڕێژەکەی بەرزتر بێتەوە ئیتر هەموو جۆرەکانی دادپەروەری ئەزانی مام وسەلانە دیموکراسی و دادپەروەری کۆمەڵاتی یەک لە بنەما سەرچەکانیتی تا حدێک ئەمە ئەگەڕێتەوە پەیوەندی بە وشاربوونەوەی کۆمەلگا تاک و خێزان و کۆمەلگا بە شێوە گشتەکەی لە هەر شوێنێک کە تاک وشار بوو خێزان دروست خێزانێکی وشار دروستەکە خێزانێکی وشار کۆمەلگایکی و گەورەی وشار دروستەکە هیچ دەسەڵاتێک ناتوانێت نایەکسان بێ هیچ دەسەڵاتێک ناتوانێت لە ژێر یاسانە بێ هیچ دەسەڵاتێک ناتوانێت عەداڵەتی کۆمەڵایەتی جێبەجێنەکە تا چەند کۆمەلگەی کوردی لەو بابەتە وشارە کە من ینی دڵخۆشم بۆی کە کۆمەلگەی وشاری بۆ کۆمەلگەی کوردی بۆ بابەتە تەواو وشارە یعنی کە لە ترافلایتێک ساری بەس پرسێک لە ترافلایتی سۆل بدا دنیایەک تەسویری ئەەکەن و بڵاوی ئەەکەنەوە سارەیەکی مەسوولێ کوڕی بەرپرسێک جامی ڕەش بێت تەسویری ئەکرێ و بڵاوەکرێتەوە یعنی پۆلیسی هاتووی چۆ یعنی ئەمە لا نەخانەمە هەم بنەمای دیموکراسین من ئەتمە ناو مەفرەزەیەک یان بازگەیەکی پۆلیسی هاتوو چۆ دانراوە بۆی کە من بزانم یاساکان یا چۆ جێبەجێەکەم یان نا ئەگەر لە پێشە من سارەی بەرپرسێک یان سارەیەکی گەورەی قەبەت جام ڕەش بەڕێ بکە من محاسبەیەکەم ئەگەر بە من برێ بۆ ئۆردینەرم بۆ ئەوت بەڕێ کرد بۆ ناتوانێت پرسیین لەگە ئەو بکەیت ئەمە بڕوا بکەمە هیچ شوێنێکی ئەو وڵاتن لە وڵاتانی دیموکراسی بۆ شێوە جێبەجێ ناکرێت هاوڵاتی سویدی و دانیمارکی هەر ئاگەی لەو بابەتە نیە ڕەنگە ئەو حاڵەتە لەوێ زۆر کەمی و دەگمە بێ نەبێ بەڵام ئەمە وشیاریە ئەمە وشاری تۆ پیاوێکی یاسایی پیاوێکی دەسەڵات محاسبەکەی بۆ ئەو پیاوەت محاسبە نەکرد یان سارێک لە ترافلایتی سۆرەدا پۆلیسەکە هاتچۆکەی ئەڵی ناوێری ئەترسی ئەگەترسی بۆ ناستە ماڵەوە موچە وەرەگری بۆ جێبەجێ ناکەی بۆ پابەدی هەست ئەمانە وشاری تاکە هەموو شیاری کۆمەلگایە بەزەکو گوتم یعنی تۆ پلاستیکێکی ڕەش بێن لەسەر ناوی دیموکراسی بدا ئەو شتانە باسکەڵی بەر ئەو شتانە پلاستیکە لا دارێن نییە وەکو دوایین شتێکیانیان دێکجار ئۆپۆزیسیۆن خوازەکان پیان وایە لە حزبەکانی دەسەڵات تا دیموکراسی بوونی نییە یەکجار ڕزەربێکی پیاهێنن لە کاتێکا تۆ فەرموو جەنابەت لە میدیایەکەوە قساکەی کە میدیاکە بە جۆرە لە جۆرەکان زمان حاڵیەکی نیشتیمانی کوردستانە بەشانازیە و بە دڵی خۆشت ڕخناگیری هەم لە دەسەڵات هەم لە کەسانی ئۆپۆزیسیۆن و ئەمە بەشێک نییە لەو ئازادی کە بەشێک لە حزبەکان بەڵام بە سنووری جوگرافیش با ئەم قسەیەش بکەین ینی بە سنووری جوگرافیش هەندێک جار ئازادیش بەر تەسکەکرێتەوە دیموکراسیش بەیەکمان بەر تەسکەکرێتەوە ئەم قسەی من تا چەند لەگەڵ هیچ من ئەو قسەی تۆ تا 100% لەگەری مەما موساری ئەمە لە ناو ڕۆژنامەنووسان یعنی تحلیلێکمان هەیە بۆ بابەتە سلێمانی خەتی پشتەوەی ئازادیە لەوێکە قسە بکەی حونەرێکی وایتیانە هەولێر خەتی ناوەندە یعنی تۆ تۆزێک لە خەتەریاتی کە لە هەورێ قساکەی جەبهەی پێشەوەی ئازادی و دەربڕینی ئازادی و ڕای جیاواز بادینانە ئێماڵێن تۆ ئەگەر توانی لە بادینە بە ئازادی قسە بکەی تۆ کەوای ئازادی تۆوای تۆ بوێری تۆ ناترسی لە دەسەڵات ناترسی ینی بەو شێوە تحلیلمان کردو سلێمانی خەتی دواوەتی لەبەوەی ئازادی لە سلێمانی شتێکە وەکو شتێکی ئاسایی لێ هاتووە تۆ ئەگەر دژی دەسەڵاتی و ئەوە بکەی شتێکی ئاساییە وەکو گوتم لە هەولێر تۆزێ خەتەریاتی تێدایە باشترە لە دبادینان بەڵام خەتی پێشەوەی جەبهەکەمان بۆ ئەوەی کە ئەم چەمکە بەتەواوی جێبەجێکەین بادینانە کە هەمیشە شەرمان لەسەر کرد بوو بەداخەوە ئێستا هاوڕێکانی ئێمە لە زیندانن کە دەسەڵاتی جێبەجێکار بە کۆمەڵێک تۆمەت بە کۆمەڵێک بوختان بە کۆمەڵێک هەندێک ڕێکاری
ناکۆمەڵایەتی لە زیندانی کردوون و ناوەناوە زیندانەکان درێژە کاتەوە کە ئێمە بە تەواوی دژی ئەبین و بەردەوام ببین و بێدەنگیش نابین. کاک بەدران محێدین چاودێری سیاسی و ڕۆژنامە و زۆر سوپاس بۆتەکانە کاک بەدران بۆی کە بە شازێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. هیوادارین چەمکی دموکراسی لە هەموو شوێنێک کە هەمیشە هەر ئاوا بەرقەرار بێت، ئازادی بەرقەرار بێت، ڕابۆچون و دەربڕینەکان وە دەنگدانیش کە چەند مانگێکی ترچینە پرۆسی دەنگدانەوە بخۆی بنەما سەرچەکەی دیموکراسیە. هەموو مرۆڤێک ئازادە و بە ئازادانش دەنگی خۆی بدات کە ئەمە بێگومان یەکێکە لە پێوەرە هەرە سەرچەکان بەدەر لە بوارەکانی تر بنەماکانی تر باسمان کرد. بۆیە کوردستان هەمیشەوە بە وڵاتێکی دیموکراسی خواز هەژمارە کرد. بەدڵنیاییەوە.